پێشەنگ TV پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. کەسێ بەتەمای چاکسازی لەم دەسەڵاتەیە بکەم، بەس خەوە بینێ. نەریتێکی شۆڕژێرانە، نەریتێک کە لە خوارەوە خەریکە بنیاتی کۆمەلگایە. نەک هەر دەسەڵات ناتوانێت جا بە کێشەیەک ناباتەوە، بەڕەڵ حتا بەڕێوەبەراتەکانی خۆشیان کەوتونەتە ژێر پرسیارەوانە. بۆ بیستنی بۆچوون و تێڕوانینی جیاواز و دژەباو، بۆ خستنە ڕۆی دنگی مرۆیی و یەکسانی خوازی، بۆ ئەم سیستەمەکە 83 خوێندکار لێک وەردا بخوێنێت. ئەم ناوانە دروستە بۆیان تەنها ناوی حکوومەت دروست نییە بۆیان. چەک و پارەیان لەسەنیکەوە معناژی نامێنە ئیتر. چارەسەری بنەڕەتی بۆ کێشەی خەڵکی کوردستان وەلانانی ئەم دەسەڵاتەیە. هێنانە پێشەوەی دنگی ناڕزایەتیە جەماوەریەکان و بڵندگۆیەک بۆ هەڵسوڕاوانی، هێناوە بەهۆی خۆپشاندانەکانەوە بۆ بەهۆی خۆڕاگری خەڵک و ئیرادەی خەڵکەوە بۆ کەوە دەستێنراوە. بێکارانە بە ئەودەستێکی کەم ئیشەکەن و ماگانە موچەکانیان پێنادن. وازات خەڵک تونتر ئەبێ. ئەگەر مەترسیەک هەبێ لەسەر هەرێمدا یەکێتی و پارتی و خود یەکێتی و پارتی مەترسی وڵاتەکانی مەنتیقەشیان بۆ سەر هەرێم زیاد کردووە. خستنەڕووی واقعیەتی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنی ساختە و پەردە هەڵماڵین لەسەر نیازیان، خۆشحاڵی هەبێ بەوەی کە هیچ ریفۆرم و چاکسازیەک و بەقازاتی خەڵک لەلایەن ئەمانەوە بکرێت. مێژوویەک و کارنامەیەکی پوڵیان هەیە لەسەر ملهوڕی، لەسەر چەکڕاکێشان، لەسەر تعداکردن لەسەر خەڵک. ئەمانە دژمنی خەڵکی کوردستان بوونە لە پشتیان لە خەڵکی کوردستان کردووە. دێماسیەکی پەرشە بەسەر چینی کرێکار و بەشە جۆراوجۆرەکانی چینی کرێکار و هەموو کۆمەلگایە پەرزیان کردووە. بۆ تاو توێکردنی ئەو بابەتانەی کەمتر لە میدیاکانەوە دەبیسترێن، بەشێکی زۆری لە حیزبە چەپ و کۆمۆنیستەکانی دنیا و هەروەها بەشێک لە هەڵبژاردنەکانی ئەوروپا ناڕەزایەتیان دەربڕی. مینەکانی تاوانی دروست کردووە و تاوان ئەنجاما دەسەڵاتی چەکداری میلیشیای حزابی میلیشیای لە کوردستان. خەڵک لەلایەکۆ قەویترە، سازمانی تەیارکردە، ڕادیکاڵترە. بۆ نیشاندانی ڕێگەی ڕزگاری خەڵکی، پێشەنگ TV هەموو ڕۆژانێکی چوارشەممان کاتژمێر 9 شەو بە کاتی کوردستان ڕاستەوخۆ پەخشی بەرنامەکانی دەکات. شەرمەزار نابێ ئەو هەموو جەنەراڵە مقابایە لە ناو شارەکەی خۆیان بینێ بە ئەنواع و ئەشکال چەکی ئەسلحەی قورسەوە طەبیعیە بەلایە. یەکەمین جارە لە کوردستان کرێکاران خۆیان دەستبەرن بۆ مەراسیم و چالاکی یەکیایە. شۆڕش تەنها ڕێگەیە، هەڵسانی خەڵک ڕاپەڕین و خۆشانی جەماوی تەنها ڕێگەیە کە ئەڵتەرنەتیڤێک دابینکە. لە فەیسبوک، یوتیوب، ئینستاگرام، تویتەر و تیکتۆک فۆلۆمان بکەن. بەرنامە و گرتە ڤیدیۆیەکان ببینن. پێشەنگ TV پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. ئێوارەتان باش بینەرانی عزیزی پێشەنگ TV. من بنار مستەفام و خۆشحاڵم بۆ چوارشەمەیەکتر دێمەوەلاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ TV. عزیزان، بەرنامەکانی ئەمڕۆمان لا دوو تۆر پێکات و کە قسەوباسییان لەسەر دەکەین. سەرەتا سەبارەت بەم کارە ساتەی کە چەند ڕۆژێکە ڕوبەڕووی خەڵکی کوردستان بۆتەوە لافا و ئەوەی ئەو زیانە زۆرەی کە کەوتۆتە بە تایبەتی گەڕەکە هەژار نشینەکان و خەڵکی کەم دەرامەت. قسەوباسێکمان دەبێت و ڕۆڵی حکوومەت و دەسەڵاتداران تێدا هەڵدەسەنگێنین. واتەوەری دۆمیشمان قسەوباسێکی گشتی ترە لەسەر دۆخی هەرێم و بەغدا و ململانەی ئەم دوو حکوومەتە و نێوانیان و دوای هەڵبژاردنەکان بە چی ئاراستەیەکدا دەڕوات. هەروەها لە کۆتاییشدا پێش ئەوەی کۆتایی پێبێنین سەرنجی پێشەنگ کە بابەتێکە لەسەر کارە ساتە سروشتیەکان و جیهانی چینایەتی کە پێشتر ئامادەمان کرد و بڵاو بۆ تۆ بەڵام جارێکی تر تەماشایان دەکەینەوە. ئێوەش دەتوانن با پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشدار بن و ئەوانەی لە کۆمنتەی خەنە بۆ ئاراستەی میوانانی بەرنامەکانی دەکەین. لەگەڵمان بن بۆ بەرنامەکانی ئەم شەومان.
بەڵە بینەرانی ئازیز تەوەری یەکەممان تایبەتە بە قسە و باسێک لەسەر ئەو لافاوە و زیانەکەی کە لە خەڵکی کەم درامەت و هەژاران کەوتووە لە کوردستان و هەروەها کاردانەوە و بێ دەربەستی دەسەڵاتداران و پێویستە چی بکرد لە بەرامبەریدا تەوەری یەکەممانە و لەگەڵ مەحمودی حەلاق تاوتوی دەکەیت. مەحمودی حەلاق ئێوارت باش و سپاس کە لەگەڵمانیت. زۆر سپاس بۆ تیڤی پێشەنگ هەر بژین لە خۆشییابن. لەسەر ئەوەی کە چی گوزەراوە لە زاری ئێوە ببیستین ئەوەی کە ئەم لافاوەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا ڕوویداوە زیانەکانی تا چی ئاسێک بووە چونکە بیستم کە لەلایەن دەسەڵاتدارانەوە باس کراوە و چوون بۆ چەند چەماڵ و توانە خۆشبەختانە زیانێکی ئەوتۆ نەکەوتووە بەڵام واقع چۆنە لە ئەوەی کە ئێوە ئاگادار بن چەندێک بووە چەندێک فراوان بۆ زیانەکانی ئەم لافاوەی ئەم جارە بە بڕای من بۆ شاردنەوەی سیاسەتەکانی خۆیان بەرامبەر بەژان و گوزەرانی خەڵک مەجبورن ئەو قسانە ڕیسکەن و بیستومانە بە درێژایی 33 ساڵ بۆ پێش ئەوەی کە ئەوترێت زیانەکان ئەوتۆ نین و ئەوە نییە کە بڵێن بە کوردەکەی باس لێ لە ئاسلینەکانی ئەوانە نین ینی ئەبێ بڵێم ئەوان چ دەربەستن بەرامبەر بە یەکەم شت مردنی سێ کەس یعنی بۆچی بەلایەن و عەجیب و غەریب نییە کە ئینسانێک بە بۆنەی لافاوە بمرێت یعنی ئەمە زیان لەمە گەورەتر هەیە بێژگە لەوەی کە لە شوێنێکی وەکو چەمچەماڵە زیاتر لە 500 ماڵ خەسارەتی بەرکەوتووە و دایان شوێن تێک چووە و هیچ ممتەلەکاتێکیان بۆ دەرنەچووە لە شوێنێکی وەکو ئاغژەلەر ئەسەن هەر وێرانی کردو ناوچەکە بەشێکی زۆری ئەم لافاوە ئەسبابی ڕئیسی هۆکارە سەرەکانی خۆیانن بە بۆنەی باخ و ڕەزوینەکانیان وەکو ئەوەی کە ئێمە بیستومانە بەدەداچوومان کردو لێرە و لەوێ بەشێک لەوانەی شەمشەماڵ عیلاقی بە ڕێڕەوی ئەو شوێنانەوە بۆ کە بڵێن لە باخوشینەکانە لایەن ناوە لەبەر خاتی با بڵێن باخ و باخاتی خۆیان وەکو چۆن بینیمان لە هەولێر بە درێژایی چەند ساڵی ڕابردوو چەندین جار لافاو چووە هەولێر و بە بۆنەی کۆمەڵێ بینایی خۆیانەوە کە مەساڵحەکانی خۆیان بوو ڕێڕەوی ئاویان گۆڕی بوو بۆ بەکارەسەر بۆ خەڵک یعنی ئەبێت درۆ لەمە زەقتر چی بێت سێ ئینسان دوو کچ و پیاوێک بەهۆی لافاوە بڕوا بمرێت بەڵام ئەوان زۆر بێدەربەسانە بڵێن زیانێکی ئەوتۆی نەبووە ئەمە باوەش بۆسێ لە منتیقەی گەرمیانە بۆ نمونە من خۆم بەگوێ خۆم گوێم لێ بوو کە قایمقامی ئەوێ هاواریەکرد ئەو فریاکەون ئەو سەدا پچووکانەی کە دروستکردن لەو منتیقانە لە سا 50 بە ڕژووردری هەمیان لە ئانوساتی ڕوخانن بە کورتیان وێر لەسەر چەند خاڵێک من ئاوا پێم باشە لەسەر دوو تەوەر قسە بکەم تەوەری یەکەمیان بێدەربەسی دەسەڵات و بفرۆشتنەوەی کۆمەڵی هەنگاو کە خەریکە بینێت تەوەری دووەمیش خەڵک لە بەرامبەرەمە ناچی با لەو تەوەری یەکەمەوەی کە پێشنیاری کردەوە بێدەربەستی دەسەڵات ئەمە لەوە بپرسم کە جارە ئەبیستین کە ئەمە کارەساتێکی سروشتیە و هیچ لە بەرامبەریان ناکرێت بەڵام باسی ئەوش کراوە لە چەند جێگەی جیهانە لافاوی زۆر فراوانتر زۆر بەهێزتر بووە بەڵام زیادەکان بە بەراوردبەوەی کە لە کوردستان نەبووە زۆر کەمتر بووە ئایا ئەمە ئەگەڕێتەوە جارێکی تر بووە دەسەڵات و کەم تەرخەمی و بێدەربەستی یان چییە مەسەلە بە بڕای من کەم تەرخەمی نییە بێدەربەستە خۆی بە مەسوول نازانێ بەرامبەر بە ژیانی خەڵک یعنی ئەیتوانی ئەو زۆر با نمونەیەکی بەسیطی بەمێ لیژنەیەکی پێگەنا بە ناوی لیژنەی ناوەندی قەیرانەکان بۆ ڕووداوە سروشتیەکان لەوێ ڕئیسی حکوومەت و ڕئیسی ڕێز وزەرا هەردووکیان دووقۆڵی لە دوو تویتی جیاوازە ئەڵێن ئێمە لایەنی پەیوەندیدار لە سلێمانی و بڵێن نفوزی با بڵێن زوونی سلێمانی مخەوەلمان کردوون لەوەی کە چیان پێ باشە وا بکەن یعنی بەم معنە شانی خۆی بەتاڵەکاتەوە لەسەر ئەوەی کە خۆی بە مەسوول نەزانێت بەرامبەری یەت لە جێگەی ئەو لیژنەی کە پێکێنەوە بە ناوی لیژنەی قەیرانەکان لە کاتی ڕۆدا و سروشتیەکانە یەت بە منەتێک فرۆشتەوە بە خەڵک لە ڕێگەی دەستگای خێرخواسی بارزانیەوە خەریکە شەکر و چاو ئەوانە بێنە بۆ خەڵکی لێ قەوماویان بێوێت ئیدعایەک بخاتە سەر ئیدعاکانی تری بەوەی کە
بێوە خزمەتێکی خەڵکە و قەربووی مادیەوە نکاتەوە زەحمەت نەبێت ئەو لیژنە ناوەندەکە هی قەیرانەکانە لەم کاتە حساسانە لەکوێیە لە هەمووشی مهمتر ئەوەیە یەک دانە سێ هەفتەیە هاوارەکەن ئەڵێن کاکە ئەو نەی مانگ لافاوێکی مەرگێنەریەت هەتا بە ناوی هینیان ناونە سۆپەر سێڵ هەورە ڕەشەکە کە کارەساتی بەدواوە زەحمەت نەبێت قایمقا محافز وەزارەتی شارەوانەکان لەکوێ بوون ئەمەن هۆڵ و ڕێڕەوی ئاوەکان پاکەنەوە بۆ ئەوەی نییە لانی گەمەکەی خەتریات لەسەر خەڵک کەم بکەنەوە ئەڵێم ئەمە کارەساتی سروشتیە بەڵام پێ بێنە بەرچاوی خۆت کە هەچی خزمەت گوزاری یەکرا هەچی سەکتەرەکانە بەمەشەوە کراوە بە کۆمپانیا و بازارسازی خۆیان ئەوان بەتەمان لە ڕێی 4 قوربەسەری کرێکاری ژینگە پارێزەوە کە مانگی 300,000یانەیە و ناشێنێ گەندانیشن بەر بە لافاوێکی وازە بەلا بگرن ئەی خۆیان لەکوێن ئەی باشە 33 ساڵە کە کوردستان لەم حاڵاتە لەم مەساتە لەم قوربەسەریە کە هێناویانە بەسەریانە لە سای ئەوانەوە بۆچی تاکو ئێستا دەستیان نەبردووە بۆ دروستکردنی بەندای بچوک بچوک لە منتیقەکانە بۆ ئەوەی لە لافاو لە کارەساتی لافاو ئەمانە بپارێزن بە قەنەعەتی من لە ڕەسیا حکوومەت بە حیزبەکانە و مەسئولی یەکە من بەرامبەر بەم نامەدەی کە هێنا بەسەر خەڵک ئێمە بینیمان ئەو نەبێت دەربەستە ینی لە ئەوجی خۆیەتی بیانە بەرچاوی خۆت چەند ساڵەمە پێش دارستانەکان ئەسووتێنران ئەی باشە لەکوێ بوون ئەوان بۆ پێش وەخت کەسینێ ینی بڵێن ئیجراعاتی باشیان نەکردو لە پێناوی ئەوەی کە ژینگە نەسووتێنرێت کە تێک نەرێت خۆیان تێشیێن خۆیان ئەیگەن بە پاوانخوازی خۆیان بۆ مەساڵحەکانی خۆیان بۆ بەرژەوەندی اقتصادەکانی خۆیان بۆچی نەهاتن مەجموعەیە وەکووت ئەو سەدی بچوک بچوک دروستکەن بۆ گلانەوەی ئاو کە دوو قازانجەکە هەم خەترات لەسەر خەڵک لا ئەبا بە دەرەجەیەک هەم بۆ کاتی وشکە ساڵی وەکو پێم وتی هاتووە ئەوێت منت کا بەسەر خەڵکی کوردستانە لە ڕێی دەستگای خێرخوازی بە بەرزانیەوە بیخاتە ناو بیخاتە ژێگەی ئەو لیژنەیەکە قەرارە ئەو لیژنەیە حکومی بێت و بێلایەنانە بە بەهانای خەڵک و لێقەماوانەوە بێت بەشێکیشی ئەوەیە بە قەنەعەتی من ئەوەی کە ئەوان ئەڵێن لافاوەکەی چەمچەماڵ زەرەری نەبووە شتێکی ئەوتۆنیە یعنی ئەمە دلیلی مطلقی ئەوەیە کە سیستەمی خزمەت گوزاری لەم وڵاتە سفرە یعنی ئەتوانم ئەوە زیاکەم کە ڕاستەوخۆ دەسەڵات و حیزبی کوردی و حکوومەتەکەیان مەسئولی یەکە من لەم هەموو نەهامەتیە و لەم هەموو قوربەسەرێکە بەسەر خەڵکە هاتووە ینی بێنە بەرچاوی خۆت فەرقی ئەم لافا و ماڵوێرانێت چییە لەوەی کە تۆ موچەی موچەخۆران ببڕیت بە چەند ماگنەیە لە ناو کاری سیاسەکانی خۆتانە لەگەڵ بەغا یعنی چییە ئەمان هاتوون دار و بەردیان کردو بە کۆمپانیا لە بێناوی بازارسازی و کەڵەکەی سەرمایە خۆیانە چ ڕەتێکیان بە خەڵکی کوردستانەوە ئەوەی کە منەتی بەسەر بکەن بڵێن ینی نەوعێک خۆیان دەرخەن بە ئیعلام ئەویش بۆ ئەوەی کە وای نیشابن کە ئێمە لەگەڵ خەڵکی خۆمانان یعنی خەڵکی کوردستانە لە ناو نەهامەتیان نقم کردووە ینی عەجیب و غەریب نەبێ بەلاتەوە کە ئەوان مردنی سێ ئینسان هەرا بە بەبەسیتی لافا و بیبات و متەفەڕیژن بەرامبەری و بە دوو قسە بە پرسەنامەیە دڵخۆشی خەڵک بەرەوە خەڵکی پێشەواشەکەن بە بڕای من لە ڕاست دوو هەم کۆمپانیەکانی خۆیان کە بوونەتە باعثی کۆمەڵی مەشاکیل لە ناو شارەکانە لە مەجای بیناسازیە کە دار و بەردیان تێگاو بەسەریەکە وەڕێڕێوی ئەسڵی ئاوەڕا گۆڕیوە و زایدن ئەوەش نەبوونی پلانسازیە چونکە ئەمانە بڵێن لە ئەساسە پلانی وایان نەبووە بۆ خزمەتی خەڵک بۆ وڵاتێک کە پرەنسیبی شاری و جادە و ڕێگە و بانوشتیوای تابێ ئەمی ترشاوە بەسەریەکە و ئەو لەی شوێنێکۆ دەرناچێت و بەشێکی سەرەکی خۆیانن لەبەر ئەوەی کە خۆیان وەکو وتم بە بۆنەی ڕەزوباخی خۆیانەوە بەشێک بوون لە نەهامەتەکە جارێکی دریش بەڵام ئەمە وەکو بڵێ یاسایکی لێ هاتووە کە بە زۆری ئەکسەرێتی زۆری ئەم ڕووداوانە کە ڕوویە زیانەکان و قوربانیەکانی بۆ خەڵکی کەم دەرامەت و هەژارەکانە زیاتر لەو گەڕەک هەژار نشینەکانە کارەسات ئەنێتەوە و بڵاو بێتەوە ئەمە بۆچی ئاوە هەیە
بقناعتي من يعني من بيشتريش لمقابلات اشتراوتو ما بأشكرا عم حكومة أويك يشتا خلق بدرجة يشتا وهمي ما وما قناعتي من بشي زود خلقي كرسان تيجشت وبأشكرا هاويكي بس كدوتو قالي إما أمين لبرامر مقدراتي خلقا نموشا أيين موشا بشن بان أيين وآزادي سركتاكين وأواليكين وحشين عامتين بس خلقا أيين يعني أساسكي أويا كأمان دارو بردي أمولاتيان كردو بكومبانيا وحتشيش بابتي خدمة جزارية ضرب صفر كراوة لبناء قازانجكان يخويانا أوان ليرو السيري خلتي كردستانا كان تا أو شنيكا بقازانجو بمصلحتي أوان بقرنتو برجواندكان أوان نكرة خطر أوان آمادنين أصلا لو بجيك لبردستيانا نسبتێکی زۆری تەرخان کەن بۆ ڕێگەگرتن لە لافاو بۆ بابرێن خەستەخانەکان بۆ حەج سێکتەرێکە تۆ لە بەرچاوێکی بە قازانجی خەڵکە و بە قەناعەتی من بۆشیان چۆتە سەر ئەوەی کە مهمە لێرە بە قەناعەتی من کە لە تەوری دووەمە بێ باسی کەم خەڵک 33 ساڵە بە گۆشت وێسخان و بخوێن ئەمانەی تاقی کردوتەوە و ئەوان ئامادەنین لە پێناوی خەڵکە ئەسڵەن میلیمتر بێنە پێشەوە بە قازانجی خەڵک بەڵام قسەکە لەسەرەوە ئاەتر خەڵک چی بکە بقناعتي من بي أما أم لا فاو دان كرساتي تري بيشتري بس الخلق كاتوا هلا معاش برينو نيم وتشو ربع وتشو بس مانجاري وتشو معنا بمن بدر زيك شلون خلق لدوري يكتري خوان كوب بنو بقناعتي من أبيت خلق بيت ميدان و من تناقة من الرخراوكان كم مجمع مدينة ليشون أبغى سبيان كذا بنفيرك عام وبهذا هذا الصرخة بفشارك يقولون دروس كذا أم تصلاته كيتر بس كوتاي بمهم نهامتي و جانران كني خلق بينن وأبي بينه بيشوا بقناعتي من يعني جميلة بيشوا لا فايد تريش أجر بريوه بيه لا فايد تريش بريوه خطري تريش بريوه خطري هجومي زادر بصر سفري أوان أجر بريجي بين أجرن أجر أم لا فا ونبت أويكا خلق لدوية في كوب كاتو ونبت أويكا هاوكاري يكتري وهاودلي يكتري بكين ولدري يكتري كوبي بينو يارمتي وخدمة جزاري وبهانا وشونان بجدي ورقرين وبروين بوي داس كاين ملي ابي اللي رو يتر ايما خلق بقناعتي من يعني صفي خوي جاكاتو اللوان ويتر بيت ميدان بو اويكا الرجال لمهم بلا ما رقري لمهم نهامتي بقري امشي كنايا ناوا روداي سروشتي راس روداي سروشتي وبارانا بەڵام ئایانتوانی ڕێگری جددی بکەن لە زەرری کەمتر کە بەخەڵک نەگا بابەسەکەمەوەی کە بڵێم بێ دەربەستن نەگەر بێ دەربەستن نامەسول بەرامبەر بەژانی خەڵک وەیترە بێ خەڵک خۆی بێتە مەیان خۆی لە دەوری یەکتری کۆ بێتەوە هاودڵی خۆمان بۆ یەکترین لە دەور یەکترین لە دەوری خواستەکان کۆبینەوە بۆ ئەوەی حسابی خۆمان لەگەڵ ئەم دەسەڵاتە یەکلاییکەینەوە ژینا ئەگەراوا بڕوە کارەساتی گەورەتریش بە شوێنەوەیە و هەر ئێستا هەچی کونوکەلەبەری ئازادی ئاخنییانە یعنی ماوەیەکی تر دەنگ بێتە دەرەوە زمان دەبڕن چیەکەی بەرامبەر بەوە یعنی هەرەمە نییە ئەو معاشیان بڕی ئەوە کەرامەتیان نێژەوە خەڵکیان بێکار کرد ئەوە دنیای کۆمپانیان قوت کردێتەوە بۆ ژیان و حیاتی کرێکاری قوربەسەر چیەکەی بەرامبەری ئەگەر نەجوولەیت مەبەستمەوەیە ئەبێت ئەم مەسەلەی ڕووداوی لافاوە دەرزێکی تر بێ بەڵام ئەم جەرەم دەرزە خلق راوە شوێنێ و لە دەوری خواستەکانی خۆی و لە دەوری یەکتری کۆبینەوە ڕێگا حەلمان هەرەوەیە ئەژینا سەدان کاراسایتریش تریش بەڕێوەی بە قەناعەتی بن بەڕێوەی کۆتایی پێبێنین دوو سەرنجی بینەر بێن مەسەر شاشاکەوە گەر بتانەوێ قسەیەکی لەسەر بکەن سەرنجەکەمیان لە میانەی قسە و باسەکانمانە بوو ئەوەی کە حکوومەت چی ئەڵێت و ئێوە چی ئەڵێن دەڵێ کە زۆر گرنگە کە ئەو بێمافیەکان و خاڵە ئەوانەی کە حکوومەت ناچێتە سەری ئێوە ئاماژەی پێ بدەن و هەروەها بۆ چونێکیش هاتووە دەڵێت کە قسە دەکرێت لە شارباژەر پارکی جیهانی دادمەزرێت ئەوەش گومان دێنێتە پێشەوە کە ئاخۆ چی لە پشتەوە بێت ئەگەر لەسەرمانە بتێنەوێ قسەی بکەن فەرمونون والله ئەمەی دووەم من زۆر ئاگادانی بەڕاستیەکەی بەڵام یعنی تەسەوری هەچی شتەبی لە دەسەڵات حیزبی کوردی حکوومەتی کوردی بێنێتە پێشەوە لە پێناوی بەرژەوەندەکان و کەڵەکەی سەرمایی خۆیان بە قیمەتی وێرانکردنی ژینگە بە قیمەتی وێرانکردنی ژیانی خەڵک بە قیمەتی توزانم توش هێنانی بەڵاو نەخۆشی و قوربەسەری و ئەنواعیشت بەسەر خەڵکە
تەسەوری هەموو شتێکەکرێ تەسەوری بەس تەسەوری یەکشت ناکرێت لەم حکوومەت و حیزب و دەسەڵاتە تەسەوری باشی ناکرێت 1 میلیمتر بێتە پێشەوە بەرامبەر بە ژیان و گوزارانی خەڵک بۆ ئاستێکی باشتر لە ئێسایان ئەمە ئیسپاتیان کردو بە دەرەجای 33 ساڵ بەتایبەتی لەم کابینەی ئەخیرە ئەمە کابینەکەش عیلاقەی بە خودی شخصەکانەوە عیلاقەی بە سیاسەتی سندوقی درای نێودەوڵەتیە کە حیزبی کوردی و دەسەڵاتی کوردی حکوومەتی کوردی لە ڕاسی ئاوەساوە بۆ وێرانکردی ژیانی خەڵک و نەهێشتنی هیچ تەمیناتێکی ژیان و وێرانکردنی خەڵک لە بێئیشیە و هێنانە پێشەوەی بەتاڵایەکی زۆر و سەرکوتی ئازادی و حەچیشتە یعنی نییە هەموو شتێک قرە مێشی خۆت کە ئەوان لە بەرامبەریە ئەوەستنەوە ئللا ئەو کاتانەی کە خەڵک یەتەمەیان و ڕێگری لەماکە و حسابی خۆی یەکلایی لەگەڵماراکە دوای جینا ئەچی شتە بیخەرە مێشتی خۆت کامانەی گەن بەران بە خەڵک هیچیشان نێشتەوە بە قەناعەتی من هیچ ینی شتێکی توان نێشتەوە ینی تەسەورەکەی ئەو نەبێ باکە ئەم دەسەڵاتە ساڵانە بەدەیان هەزار دەرچوانی زانکۆ پەیمانگان ئەکاتە سەر جادە ئەسڵەن بیل لەوە ناگاتەوە کە چۆنەمان دامەزێن بەڵام لەولاوە یاد ڕەکلامێ دروستەکە لە ڕێی با بڵێن ناوەند ئەعلامی خۆیەوە کە عەلاساس ئەو نەدامەزراوە ئەو نەدەسەبەری کۆمەڵایەتی کراوە ئەو نەوازام چی کراوە ئێمە هەمووی ئاگاداری ئەوانەیە یعنی نسبەتێکی کەم بێنە بەرچاوی خۆت 5 میلیۆن خەڵک هەیە 5 میلیۆن خەڵک ینی عەجیب و غەریب لێ بەراتەوە ئەگەر 100,000 کەس دەسەبەری کۆمەڵایەتی بۆ بکرێت مەبەسەکەم ئەوەیە ئەمانە ئەیفرۆشتنەوە بە خەڵک و مەجبورن لە ئەنجامیەوەی کە فەراغێکیان هەبێت بەمانە پڕیکەنەوە بە هێزی کاری کەمتر با بڵێن بە معاشێکی کەمتر بە موچەیەکی کەمتر بۆ ئیشەکانی خۆیان بڕن ئەجینا دار و بەرد و ئەرز و ئاسمانیان داگیر کردووەوە تەراتێنی دیاگەن بە ئەرزی خۆیان و بەویست و بە قازانج و بۆ بازارسازی و کەڵەکەی سەرمایە خۆیان هەموو شتێکیان کردەوە ئەشیکەن لێرەدا کۆتایی بم بەرتەوەرە بێن و بچین سەر تەورەکانی ترمان و مەحمودی حەلاق زۆر سپاس لە بەرنامەکانی وشەی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون زۆر سپاس بۆ ئێوەش و بۆ بیستران و گوێگرانی بەڕێزی تەلەڤیزیۆنەکەتان زۆر سپاس بۆ پرسیار و سەرنجی بینەرانیش و داوا دەکەینەوە کە ئەگەر لە بەرنامەکانی داهاتووتردا سەرنج تێبین بوو هەتا بکرێ بە کورت و یەک دێڕی دوو دێڕی بێت مەرج نیە بتوانین نووسینی زۆر درێژ لێرەدا تاوتێ بکەین بەڵام موچانێکی بچووک دەدەین و پاشان سەبارەت بە ئایندەی هەرێم و بەغداد لە دوای هەڵبژاردنەکان بەرنامان دەبێت و لەگەڵمان بێنەوە بەڵێ بینەرانی عزیز بەردەوام لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان و تەوەری دووەمی ئەمڕۆمان تایبەتە بە قسە و باسێک لەسەر ئایندەی هەرێمی کوردستان و عێراق دوای هەڵبژاردنەکانی مانگی 11 ئەم بەرنامەش تاوتێ دەکەین لەگەڵ موحسین کەریم سەرنووسەری بڵاوکراوەی ئۆکتۆبەر موحسین کەریم ئێوارە باش و سپاسکە لەگەڵمانیت ئێوارەی ئێوە و بینەران و بیسەرانی پێشەنگ تیڤی باش زۆر سپاس بەر لە هەڵبژاردنەکان یەک دوو هەفتە بەر لە هەڵبژاردنەکان چاوپێکەوتنێکی ترمان بوو ئەو وەختە بۆچونتان ئەوە بوو کە لە دوای هەڵبژاردنەکانە ئەو ڕەوتانەی کە نزیکترن لە سیاسەتەکانی ئەمریکاوە ئەوان جێگۆپێکێکی بەهێزتر پەیدا دەکەن لە دوای هەڵبژاردنەکاندا هەر لەسەر هەمان بۆ چۆن دوای ئەنجامدانی هەڵبژاردنەکانیان گۆڕاوە لەم بارەیەوە
بەڵێ حەسانی چۆنە تاوان بە پێ هەڵبژاردنەکان و ئەوەی کە تا ئێستا نەتایجەکانی ڕاگەێنراوە وا پیشانە درێت کە ئەو هێزانەی سەر بە ئێرانن زۆرترین دەنگیان هێناوە. بەڵام من تاکید لەوە کەمەوە کە هەوڵەکانی ئەمریکا بۆی کە فشارەکانی زیاتر بکات و بە جۆرێک تەوازنێکی تر پسەپێنێ لە یازان بەڕایم لە جێگەی خۆی قایمایەوەی کە باڵێ انتیخاباتی هەڵبژاردنەکە بە جۆرێک ێسەوا دەرەکەوێت کە هێزەکانی سەر بە ئێران لە کورسیان زیاتر بەدەستێناوە توان کاریگەریان زیاتر بێ. بەڵام پێم وایە کە دۆخەکە بە ئاقارێکە کە ئەمریکا فشارەکانی خۆی زیاکات بۆی کە بتوانێت باڵانسێکی زیاتر لە جاران بەدەستبێنێ. ینی ڕاستە ڕەنگە و پێشبینی من وەکو خۆی نهاتبێتە پێشەوە، بەڵام پێم وایە کە لە یازان نەتایجی انتیخابات هێشتا بەتەواوی ڕانەگەێنراوە. هێشتا ئەوەی کە چی ئەبێ و چی نابێ بەتەواوی مەیەکلایی نەبووەتەوە. پێم وایە ئەم کێشە بین ئێران و ئەمریکا نەخشێ بێت بە تایبەتی محاولەکانی ئەمریکا زیاتر نەخشێ بێت لەوەی کە بە جۆرێک هەوسەنگکە بگۆڕێ کە ئەتوان بڵێم وای لێبێت کە نفوزی ئەمریکا لە چاو ئەڵژانی پێشوا زیاتر بێت. بە بڕای من هەفتەیە دوو هەفتە بەر لە ئێستا لەگەڵ سەمیر عادل سکرتێری کۆمیتە ناوەندی حیزبی کۆمیتەی کرێکاری عێراق چاوپێکەوتنم کرد. ئەو پێی وابوو کە سەرەتا پێکهێنانی حکوومەتی ئایندە زۆر دەخایەنێت، دووەمینیش سەختی زۆر بۆ حکوومەتە دروستە بێت کە لەلایەک ئەبێت ینی هەم ئەمریکا قبول کات و هەم فشارەکانی ئێرانیش لەلایەکی ترەوە تەحمل کات و ئەمە بەجیالەوەی کە تورکیا هەژمونیەکی زیاتر لە ناوچەکە پیا کردو ئەویش سەهمی تیادا دەبێت. واتە باڵانسێک ڕاگرێ لە نێوان ئەم بەرژەوەندیە جیاوازانەدا. ئێوە چەندێک هاوڕان لەگەڵم بۆ چوونەوەیان حکوومەتی ئایندەی عێراق چۆن هەڵدەسەنگێنن؟ بەڵێ هەر ئەو قسەی کە هاوڕەسەمیش کردوێتی کاڵێ تشکیل حکوومەتی عێراق قورس و پێچیدا بێ، معنای ئەوەیە کە نەتیجەی انتیخابات ئاکامی انتیخابات ناتوانێت یەکلاکەرەوە بڕیار بە. مەسەلەن ئەگەر وا بواە بمەخشە ئەگەر وا بواێت ئەوە زۆربەی کوتلەکانی سەر بە ئێران دەنگی زیاتر هێناوە توانێت لە ماوەیەکی کەمە حکوومەت دروست بکەن. یعنی کێشەیەکی جدیانە ئەگەر وایە ئەوان براوە انتیخابات و دەنگی زۆریان هەیە و هەموو شتێک بەدەسەوانە یەکلا بێتەوە حکوومەتی عێراقی بێت لە ماوەیەکی کەمە دروست بێ. بەڵام ئەمەی کە خۆی پرۆسەکە پرۆسێکی پێچیدە و معقەدە و ئاڵۆزە و کاتی ئەوێت معناوێت کە بەتەنها دەنگدان و انتیخابات یەکلاکەرەوە نییە و کێشمەکێشی بینی تەرەف ئەسڵەکان بە تایبەتی لە عێراقا ئەمریکا و ئێران و بەکوێەوەش باستان کرد بە دەرەجێکی کەمتر بەڕای من تورکیا ئەمانە دەوریان هەیە. فاکتەری ئەسڵی بە بەڕای ئەمریکا و ئێران لە هێزان لە دۆخی سیاسی عێراقا زان تورکیاش نەخشی جۆراوجۆری هەیە چ لە کوردستانە نەخشەیە چ لە پەیوەند بە حکوومەتی عێراق و کێشەی ئاو کێشەی ڕێگەی بازرگانی ئەوەی کە بڕیارە وەکو نەخشەیەکی تازە دروست بێت و دەمجبوونەوەی باڵێ عێراق بە بازاری جیهانیەوە. ئەمانە مەسمەجموعە فاکتەرن کە بەبڕای من هێشتا ئێستا ئەتوان بڵێم هێشتا زووە بۆ نەخشێکی بەرچاوتری تورکیا. بەڵام نەخشێکی واقعی هەیە کە ئێرانە بەخشە نەخشێکی واقعەیە کە ئێرانە و هەرێسە وجودی هەیە لە دوای 2023 وجودی هەیە کەشیان ئەمریکا کە لە دوای 2023 لە عێراقا بووە، بەڵام طبعاً بە حکمی ئەوەی کە نەیتوانیوە بە نەتایجێکی وا بگات و هێزێکی هێزگەلێک لە دەوری خۆی ساز باد و نەبووە کە توانێت لە بەرامبەر نفوزی ئێرانە باڵین پێشڕۆی بکات بە جۆرێک ینی کاریگەری ئەو هەبووە، بەڵام کاریگەری دابەزیوە. بەڵام لە تقریبا توان بڵێم لە چەند ساڵی ڕابردووە بە دوایبەتی دوای ڕووداوەکانی ساڵی 2019 و ئەو ئیتیجایی کە لە عێراقا دروست بە لە دژی ئێران و بە تایبەتیش دوای ڕووداوەکانی دو ساڵی ڕابردووی ناوچەکە و ڕووخانی ڕژێمی ئەسەد و بە جۆرێک پاشەکشەی هێزەکانی سەر بە ئێران لە لوبنان و لە فەلەستین و لە سووریا و لە ناوچەکەیە ئەمە پێگەیەکی تریاوە بە ئێران بەڕێن پێگەیەکی نزمتر. بۆیە هەتا ئەو باڵە دەستی کە لە عێراقی بۆ ئەمە تووشی پاشەکشە بووە. وەکوتم دوو فاکتەرێکیان فاکتەرێکی جەماوەریە کە خەڵک لە دژی جمهوری ئیسلامی و نفوزی ئێران هاتۆتە مەیدان و ئەوێ دەم نفوزە کەم کاتەوە. فاکتەرێکی تریشی ئەوەیە کە ینی ئێران خۆی لەباری وەکو هێزێکی ناوچەی بەرەو دواوە ڕۆشتووە و ئەمریکا دەستی ئاوڵاتر بۆ بتوانێت فشارەکانی لە عێراقا زیاتر بکات بە تایبەتی لە مەسەلەی فشارەکانی بۆ سەر حەشدی شەعبی و بۆ سەر ئەوی کاڵێن مەحدودکردنی یا هینی چەک لە دەستی دەوڵەتانی بە جۆر دەستی میلیشیاکانە بێتە درۆ بە جۆرێک شاری ئەمریکا بۆی کە ئەبێت میلیشیاکانی سەر بە ئێران کلکوباڵ بکرێن. ئەمە ئەو هینەیە کە بەبڕای من ئەمریکا ئەتوان نەخشێکی زیاتر و فشارەکانی بەردەوامە چ لەوەی کاتوان لەسەر اقتصادی عێراق دەوری هەبێ
نەوتی عێراق لە ڕێگەی ئەمریکاوە فرۆشێت وە پارەکەی لە ئەمریکاوێتەوە ئەوەی کە تەشخیصێکە چەند پارە بێتە عێراق و ئەمریکایە ئەوەی کە باقەکان و کۆنتڕۆلی بانکانەکە بە جۆرێک لەگەڵ باقی مرکزیە ئەمریکایە و زۆر فشاری لەسەر عێراق دانا بۆی کە نەتوانێت هاوکاری ئێران بکە حاڵاتەکان بۆی کە کەمتر باڵێن چۆنەڵی وابەستەی عێراق لەباری وزە و لەباری اقتصادی و بە ئێران کەمتر کان ئەمانەمەی مەجموعەیەک فاکتەرن کە نەخشی ئەمریکا لە عێراقا زیاترە کات و بە تایبەتیش وەکوی واگادارن نێردەی تایبەتی ترامپ بۆ عێراق کە دیاری کراوە ئەمە ئێوە یعنی ئەمریکا دەخالتی زیاتر کا لە عێراقەوە دایناوە یعنی ئەو بمبول ئەو پاشکشەی کە کردی لە ساڵ لە دوای 2012ەوە ئەمریکا ئێسێ بێتەوە ناو دۆخی عێراق و بە تایبەتی محاولاتێکی فراوانەکە بۆی کەمتوان لە دۆخی عێراقا دەورێک و نەخشێکی جدیتری هەبێت بۆیە من پێم وایە کە لە پرۆسەی تەشکیلدانی حکومەت عێراقا ئەمریکا فشارەکانی بۆ ئاقارە بێت کە جۆرێک ئێران پاشکشێکی زیاتر پێ بکاوە نەوعەن با باڵانسێک ڕابگرێ کە ئەو باڵانسی کە بە شکلی لە ئینتیخابەتە دەرەکەوێت نفوذی ئێران زیاترە ئەمە بە جۆرێک بگۆڕێ پێم وایە کە حکومەتی عێراق بە بڕوای من ئیمکانی تەشکیلبوونی نیە تا ئەوەی کە بە جۆرێک ئەمریکا ئەمە قوڵەکە یعنی باڵانسی ئەمریکاش زانێت کە ناتوانێت بە یەکجار ئێران بکاتە دەرەوە بەڵام حتمما ئەم باڵادەستیە ئەم باڵێن ئەرجەحیەتەی نفوذی ئێران لە عێراقا جێگە قبوڵینەوە ڕێگەکانی جۆراوجۆر بەکارێن بۆی کە فشار لەسەر حکومەتی عێراق لەگەستەی هێزەکان دابنێ هەتا لە کێشمەکێشی لەگەڵ ئێرانە فشاری زۆرتر سەردابنێت کە نفوذی لە عێراقا کەمتر بکاتەوە بەڕاست بەڵام بابەتێکی تری گرنگ لە پەیوەند بە دەسەڵات و حکوومەتی ئایندەی عێراقەوە ئەوەیە پەیوەندی لەگەڵ هەرێمی کوردستاندا چۆن دەبێت چونکە لە دەورانی ڕابردووە چەندین وەفد لە کوردستانەوە ئەڕۆی بۆ ڕێکەوتن لەسەر چەندین بابەت ڕەنگە گرنگترینیان مەسەلەی موچە و بودجەی هەرێمی کوردستان بێت و ڕێکەوتن ئەنجام هەدرا بەڵام زۆری ناخان ناچارەبوو ڕێکەوتنێکی تر ئەنجام بدەن یاخود کاری پێ ناکرا هەتاوەکو دوایی ئەگەرچی ئێستا زۆر ڕۆشن نییە کە کێن و چی ئەجندایەکێ بێت حکوومەتی ئایندا بەڵام لە پەیوەند لەگەڵ دەسەڵاتدارانی هەرێمی کوردستاندا ئەکرێ هیچ پێشبینیەک بکرێت کە ئەم پەیوەندیە چۆن دەبێت لە ئایندەدا بینی حکومەتی هەرێم و بینی حکومەتی ناوەندی تا تەشکیلبوونی حکومەتی تازە حکومەتی ناوەندی بە بڕای من بەم شێوەی ئێستەی ئەڕوات یانی وەکو یاری مشکوپشیلەی لێت ینی مەسەوەی کە چۆن بووەمە ئەڵگۆڕێکی بەسەرە نایە بەڵام دوای دروستبوونی حکومەتی مرکزی کە پێم وایە لێرە مەسەر فاکتەری هێزە کوردیەکان دەوری هەیە ینی من پێم وایە بەشێک لە فشارەکانی ئەمریکا بۆ سەر حکومەتی مرکزی و بەسەر هێزەکانی سەر بە ئێران هەم سونەکان و هەم کوردەکان یانی حزابە کوردیەکان و حزابە سونیەکانە بێژگە لەو فاکتەرانی تر کە باسم کرد فاکتەری اقتصادی و فاکتەری فشاری ڕاستەخۆ لەسەر هێزە میلیشیاکانی عێراق و لەسەر ئێران ئەمەش فاکتەرێکە مەسەن ئەم بە جۆرێک مجاملەی هێزەی سونیەکان بکە ئەمریکا لە ڕێگەی دەوڵەتە عەرەبیەکان لە ڕێگەی ئەردەن لە ڕێگەی سعودیە لە ڕێگەی دەوڵەتانەوە کە بە جۆرێک ئەمانە یانەوێت عێراق بەرنەوە بۆ ناو کەوت پێڵێ ئامێزی عەرەبی و لە دینی ئێران دەریبێنن و زۆرتر خەسەتی عەرەبی و ئەمەی عێراقی براسکەن ئەم هێزە دەوڵەتە ئیسلامیانی دەوڵەتە عەرەبیانە کە زۆرتر دەوڵەتی سونی یاتوان بڵێن لە بەرامبەر ئیتیجای شیعەیە ئەمانە نەوعەنما سەرباری کە دەوڵەتی ڕاستەخۆ دینی نین بەڵام ینی ئەتوانی بڵێن ئەمە تەغزیاکات یعنی جەبهەیەکی ناسیۆنالیستی سونی عێراقا بەخوا دەکەن و هاوکاتیش لەگەڵ هێزە کوردیەکان و بە تایبەتی پارتی و جۆرێک نفوزی لێرەش تورکیا لە مەنطقە دەورە بینێت کە بیانێت ئەم دۆخە بۆ ئاقارەیە هینکەن یعنی بگوزارێن یعنی بەبەزم هێزە کوردیەکانیش یەکێتی و پارتی بە تایبەتی پارتی نەخشی ئەبێت لەوەی کە لە ڕسمی دەوڵەتی حکومەت داهاتی عێراقا چ جێگەیەکێ بێت لە پاڵ ئەمریکا و ینی وەکو وەسیلەک بەدەست ئەمریکا و بەڵام وەکوتم ئەم دۆخە تەقریبەن ئەتوان بڵێم بەبێ گۆڕانکاریێکی جدی بەم دۆخەمێتەوە تا تەشکیلبوونی حکومەت تەشکیلبوونی حکومەت ئەگەر بۆ ئاقارە بێت ئەوانە ئەگەر دروست بێت ئەوانە وەکتمان پرۆسێکی معقەدە سەرنجام نوعێک لە ئیتفاقی ضمنی یاڵی ناڕاستە خۆی بینی ئەمریکا و ئێرانە بێت یعنی ئەم دوو جەبهە ئەسڵیە و ئەمە کە بە جۆرێک باڵانسی ڕابگرن کە یعنی ئەمریکاش ڕازی بێت لێرەیە بە بڕای من ئیترە و کاتەم مەسەلەی پێم وایە کە ڕەنگە جێگەی و پێگەیەکی حکومەت ئێرە و بە تایبەتی پارتی زیاتر بێ و ئەو کاتە ڕەنگە باڵین وەسیلەکانی دانووسانکردن بەدەستیەوە باشتر بێت لەگەڵ حکومەتی مەرکەزیە چکە من پێم وایە کە جۆرێک لەو باڵین گیرکردنەی حکومەتی ناوەندی لەگەڵ حکومەتی هەرێما
بە بڕوا من ئەوەیە کە حکومەتی ناوەند لەژێر کاریگەری جمهوری ئیسلامی هەیە جمهوری ئیسلامی فشارەکانی لەسەر حکومەت ئێران و بە تایبەتی لەسەر پارتی دائنێ بۆی کە ئەوە نەچێتە باوەشی تورکیا و ئەمریکا و بە جۆری ئیسرائیل یعنی دوو خۆتان نەزان کە زۆر جار ئێران ئەوەی ڕاگەاندوە کە ئێمە لە بنکەکانی مۆساد ماناوە لە هەولێر یعنی مەسەن سەرباری پەیوەندی بینی ئێران و پارتی بەڵام هێشتا ئێران پێی وایە پارتی بنکەیەکی دەخالەتگەری ئەمریکا و ئیسرائیل لە عێراقا و ئەمە ینی بۆیە مەسەلەن بە جۆرێک سەری ڕمەکەی بەرامبەر بە پارتیەکەی تقریبان لە جەبهەی ئێرانە بۆیە من پێم وایە ئەگەر مەسەن بە جۆرە تەوافقێکی وابێت ئەو کاتە مەسەلەن هێزی لە ئەنگرانی ئێران لە حکومەتی تازەیە پاششێکن لە بەرامبەر ئەو فشارانی کە ئەمریکای کات پێم وایە کە ڕەنگە ئەو کاتە دۆخێکی یا بڵین باڵاسێکی زیاتر لە بینی حکومەت هێرم و مەرکەزا بێت کەم بیرتان نەچێت ئێستا مەسەن باز دۆکرێت کە یەکێک لە گەورەترین یا باڵین گەورەترین قۆنسوڵیەتی ئەمریکا لە هەولێر بکرێتەوە پێم وایە جێگە و پێگەی لە دۆخی سووریا جێگە و پێگەی هەرێمی کوردستان جێگەیەکی تایبەتی پیا کردووە سەرباریەوەی کە بۆ دەورەیەکی تیجاکە وابوو کە لەگەڵ حکومەتی ناوەندیە ڕێبکەونەوە هەتا ئەمە سیاسەتی ڕاگەیان ئەمریکا بوو بەڵای من ئێستا ئەم سیاسەتە بەو پێم وانێ بۆ شکڵێ یعنی باڵێن ئەتوان بڵێم هینێکی تایە ئەگەر بڵێم مەجالێکی تایە پەراوێزێکی تایە بۆ مانۆڕکردنی ئەمریکا لە ڕێگەی حکومەتی هەرێمەوە لە بەرامبەر حکومەتی بەغاو لە بەرامبەر نفوذ ئێرانە بۆیە ڕەنگە بۆ دەورەیەکی تر باڵێن پێگەی پارتی و حکومەتی هەرێم باشتر بێت لە چاوەی کە مەسەن 2-3 ساڵی ڕابردووە من وای پێشبینیەکەم بەپێ ئەگەر بەڵام بە پێچوانە ئەگەر نفوذی ئێران زاڵبێ و معلومە دۆخەکە قاترێت کە من بەڕاستی تەوەقعم کەمترە کە یعنی ئەمریکا بۆ ڕازی بە حتمما فشارەکانی تونترە کاتەوە لەسەر خودی ئێران لەسەر هەتا ڕەنگە دەستی ئیسرائیل ئاوەڵا بکە بۆ لەدان لە هێزەکانی لە هێزە میلیشیاکانی عێراق و هەتا بەرامبەر بە خودی ئێران یعنی ئێستا دیقەت بی بەردەوام هەڕەشەی شەڕی ئێران و ئیسرائیل لەسەر ئاسمای ناوچەکە لا نەچوە بۆیە پێمە ئەمانە هەمووی وەکو چۆن عەسایەک بەسەر سەری ئێران و دەخالتگەریان ناوچەکە و بە تارتیژ لە عێراقا هەیە من لە مقابلەی کە 6 ساڵ لەمە پێشووتم کە ئێران عێراق جەبهەیەکی زۆر گرنگی ئێرانە یعنی آخر قەڵایەک بەڕای من بەر لە ئێران تەسلیمیەکە یعنی بەر هەتا ممکنە حوسیەکان زووتر تەسلیمکە لە عێراق بە بڕوای من بەڵام چکە ئێران حدودێکی عێراق حدودێکی 1000 کیلۆمەتری لەگەڵ ئێران هەیە دراوسەیەتی تەسلیمبوونی ئەم جەبهەیە بەڕای من ئەتوانێت زەربەیەکی گەورە لە ئێران بەوە خەتەر لەسەر خودی وجودی ئێران دابنێ بۆیە پێمە ئێران حاولات یەخیری خۆیەکەوە عێراق ئەمریکاش شارەکانی خۆی هەنگاو بەهەنگاو زیاکە بۆیە من پێمان ڕەنگە تا چەند ساڵی کەشتخانێم ئەم کێشمەکێشەی بینی ئەمریکا و ئێران بەڵام من پێم وایە کە ئەگەر دۆخەکە بەو وەکوتم سەرنجام دوای چەند مانگێ حکومەتی تازە دروست بوو ئەو حکومەتە ڕەنگە بەرهەمی نەوێک لە ئیتفاقی زمنی غیرە مباشری یا ناڕاستەخۆی بینی ئەمریکا و ئێران بۆ دەورێکی کەش دۆخەکە جوەرە نوعا ینی هێورکەنەوە چکە بەڕاستی گۆڕانی دۆخی سیاسی عێراق و ئەمنی بۆ عێراق بۆ کێشمەکێش و تەقاندنەوە و شەڕ و ئین ئەمە توانێت کارەساتی زۆر گەورەتر لە ناوچەکان بگەنێت کە نە ئەمریکا نە ئێران و نە هیچ جێزێکی تر ناوچەکە ئالەوێت کە ئەمە ڕوو لە پەیوەند بە ئەحزابی کوردیەکان و پەیوەندیان لەگەڵ حکوومەتی ناوەندی عێراقدا دوو استراتیژی جیاواز بەدیەکرا لە ماوەی ڕابردوودا کە یەکێتی زیاتر نیشانیەدا کە توانای ڕێکەوتنی هەیە لەگەڵ حکوومەتی ناوەندی و پارتیژە توانین بڵین زیاتر سیاسەتی ڕوبەڕووبوونەوە کە ئێمە بەرگری لە خەڵکی کوردستانەکەین و حکوومەتی ناوەندی وەکو بڵین جۆرێک لە دوژمن پێناسە دەکرد و ئەم دوو هێزش لەگەڵ یەکدا ناکوتیانە نەزانین لە چی ئاسێکداوتە ئێستا حکوومەتێکیش پێک نهاتوە لە کوردستاندا بەڵام لێرە بەدواوە چۆن دەبێت بە تایبەتی کە لەسەر یەکڕیزی ماڵی کورد هێشتا قسەیەکی باوە لە نێوان هەڵسوراوان و ڕابەرانی ئەم زوتنەوەیە بەڵێ ئەزانین چۆنە هەڕێ بلا من پێم وایە کە لایەزال یەکێتی لە چوارچێوەی سیاسەتی ئێران و هێزەکانی عێراقا ینی ئەمە ئەزانین چۆنە دەرچوونی یەکێتی لەم بلۆکە لەم هاوپەیمانیە زۆر سەختە بە جۆرێک ئەتوان بڵێم وجودی یەکێتی نیشتیمانیە لەگەر دیقەت بی لە هەشتاکانەوە بە تایبەتیش لە شەڕی ناوخۆیان بە تایبەتی یەکێتی چوەتە پاڵ ئێران یعنی مەسەن بەبوونی ئێران و پشتوانی ئێران ئەتوانیوێتی یەکێتی بمێنێتەوە هەتا تەوازنێک لەگەڵ پارتیا ڕابێت دواتریش ئەگەر چی بۆ دەورێک لەگەڵ پارتیاوان ڕێکەوتن بە حکومەوەی کە بەرحاڵ پارتیش خۆی بە جۆرێک
لەگەڵ دەسەڵاتی تازە هین بوو کێشیان نەبوو نەوێک تەقسیمی دەسەڵات داهات و کێشێکیان و بەڵام دواتر کە کاتێککە لە دوای حەڤەی 16 ئۆکتۆبەرە بوو بۆرە ساڵی 2007 کە دوای ریفراندۆمەکە هێرشەکان بەسەر کوردستان دەست پێکا بە جۆرێکی تر جیابوونەوەک ڕۆیات کە یەکێتی زۆرتر خۆی بەسێتەوە بە ئێران و بە کوتلەی ئێران و بەم بلۆکەوە و تورکیاش زیاتر لەبەری ئەو بەرێ بەڵام من یەکش بڵم کە هیچ کاتێ ببوورە پارتی لەبەری تورکیا خۆی تەداعی کردەوە بەڵام هیچ کاتێ پارتی وان نەبووە کە بەرامبەر بە ئێران بگرێتەوەی کە مەسەن نەوعێک لە دوژمن سەیری بکە زای چۆنە هەتا بە لەگەڵ حکومەتی مرکزی کە گلەی لێ هەبووە ڕخنەی لێ هەبووە ئەوی سوێتی ئەمە بۆ ئیستیلاکی ناخۆی وایپشان بە کە ئەوان مەسەن حکومەتی بەغا سەرکوتەکە زۆڵمەکە بەڵام هەمیشەش لەگەڵ یابووە هەمیشە مەسەن پۆستە ئاساسیەکانی حکومەتیات بەدەستی ینی ئەوەی کە بەڵێنی کوردە بەدەست پارتیەوە بووە و لەگەڵ ئێرانە بەڵام من پەیوەندی زۆر جدی هەیە ینی بەڵام لە تەقسیم بەندی ناوچەیە بە بڕای من پارتی لەگەڵ تورکیایە و کەمتر لە ئێرانەوە نزیکەمە واقعەتێکە بۆیە من پێم وایە کە دۆخی داهاتووی عێراق بەسراوەتە بۆی کە ئەم دۆخە بەرەوکیەوە ڕوا من پێم وایە یەکێترین نیشتمانی لایەزار لە چوارچەوەی باڵێن بلۆکی ئێرانی و حکومەتی مرکزیە بە شوێن مەسلحەتەکانی خۆی ئاگەڕێ و ئێوە ئەمە ئیمتیازێک وەرگێت ینی لەسەر ئەساسی ئەمە ئیمتیاز وەرگێت چکە بەڕاستی لە پەیوەند بە پارتیەوە من پێم وایە یەکێتی دۆڕاوە بەسراحە یەکێتی لە بەرامبەر پارتیە ناتوانێت هەڵسێتەوە مەسەن تقریبا نوێی کورسیەکانی ئەوە هەموو ناوچە ئەساسیەکانی کوردستان بەدەست پارتیەوەیە تەوازنات بەدەست ئەوەیە من پێم وایە کە یەکێتی دۆخی زۆرەوە خراپتر بتوانێت لە بەرامبەر پارتیا ململان و کێشمەکێشکاوی کە مەتەن سەر ڕاوەشێنە تو حکومەت دروست ناکە ناوچێکی بەدەستە بەڵام بەڕای من ینی ئەوە نوعێک لە چۆن ئەڵێیت نوعێک سەرڕاوەشانە کە هیچی لە دەست نایەت ینی نوعێک بیان و گوتنە بە بڕای من پێم وایە کە یەکێتی لەو پێگە و دۆخیان نییە کە بتوانێت تەوازنەکە بگۆڕێ بە جۆرێکی تر واگەردی قەدی ئەمەیە وەکو چۆن مەسەن مناڵێک مانەگرێت لە شتێک مەسەن وای لێهاتۆ مانەگرێت و ناچمە ناو حکومەت ناچمە ناو پەرلەمان ناچمە لە کاتێکا خۆی لە هەزارەوەتە قوبا تاڵبان جێگری سەرۆک وەزیران یعنی حکومەتە شکلەکان بەردەوامە منەوە ئەمەیە بڵێم کە یعنی لە هەزار یەکێتی لەم ڕێگەوەی نەکات و پارتیش ئەوێت کە ئەم دەستکەوتانی کە بەدەستی هێنێت بە تایبەتی نزیکبوونەوەی لە سونەکان لە جەبهەی عەرەبی لە ئەمریکا و تورکیا ئەمانە لە ململانەکانی داهاتووە لە دانووسانەکانی داهاتووە لەگەڵ حکومەتی ناوەندیە سوودی لەوەربێم پێم وایە ئەو لەم ئیتیجاهەوە ئەوێت سوود وەربگرێت لە دۆخی سیاسی عێراق و کێشش بەم جۆرە من پێم وایە ینی دۆخی بینی یەکێتی و پارتی بە قەناعەتی من دۆخێکی هەر نامنسەجیمە بێت هەر پڕ لە کێشمەکێشە بێ و چونیشان بۆ ناو بەغاوت هەتا دروستبوونی حکومەتی داهاتوو بەشێکی کێشەی بینی پارتی و کتێبە کە ئایا بەڕاستی ڕێکەون لەوەی کە سەرۆکی کۆمار هێنەوە بە یەکێتیان نەکارێ سە قسەیەکە نەیەن بێتێت و مەسەن احتیمالی بێن بە سونەکان مەبەست بۆ بڵم کە ینی دۆخەکە بە جۆرێکە پێچیدەیە من بەڵام پێم لەم تەوازنە تازەی کە لە عێراقا دروزە بێ بەو تەسەوری کە من باسم کرد پێگەی هەتا پارتی لە عێراقا باشترە بێت لە یەکێتی و بە حکمەوەی کە زان چۆنە یعنی یەکێتی و ئێران لەژێر فشاران ینی ئەبێ ئەوان بە جۆرێک تەنەزول بکەن و لە مەرکەز ئەبێت هێزەکانی سەر بە ئێران تەنەزول بکەن بۆیە پێگەیەکی باشتر بۆ یەکێتی حتممە سۆگەر نابێت لەمەی کە ئێستا هەیەی من پێم وایە کە دۆخەکە بۆ جۆرە بێت لە کێشمەکێشی بینی ئەم دوو هێزە شاوە بەردەوامە بێت لە داهاتوان و ئەم کێشمەکێشە ئەوی تاو کاتی خەڵکی کوردستان ئەمە نەیە تەسفیر بکە یا بە جۆرێک حکومەتی مرکزی بار حاڵەمانە سیناری جۆراوجۆرن ئەم کێشمەکێشە لە بینیم دوو هێزا و پێزی میلیشیایی بۆ کۆنتڕۆلی کوردستان عێراق بێت و وەکوتم پێگەیەکیش کە پارتیەتی بەڕاستی پێگەی یەکەمەوە یەکێتی ناتوانم تەوازنم پێمانە هیچ دەرفەتی مای بۆ یەکێتیم تەوازنە گۆڕێ بەڕاستی بەر لەوەی من دو پرسیارم بکەم سێ پرسیاری بینەران ئاراستەی تۆ بکەم وەگەرم بە کورتی وەڵام بدەیتەوە هەرسێکیشی پێکەوە سوپاس گوزار دەبم سەرەتا دەوترێکە ئەو هێزانەی کە لایەنگیری ئەمریکان لە عێراق کێن چونکە زیاتر لانی کەم هێزە شیعەکان سەر بە ئێران هەژمار دەکرێن بە جیادە ڕەوی سەدر و هەروەها ئایا هێرشی سەر کێڵگەی کۆرمۆر وەکو فشاری ئێران بۆ سەر پارتی ئەکرێت تەماشا بکرێت و ئەمەش ئەگەرچی بڕێک درێژە بەڵام کورتی کەمە بۆ ئەوەی کە قەیران و ململانەی زلهێزەکان چی کاریگەریەکی هەیە لە ناوچەکە و عێراق و کوردستاندا ئەگەر بە کورتی وەڵامی ئەو پرسیار و سەرنجانم دەنەوە سوپاس گوزارم هیوادارم پرسیارەکە بیر دەچێتەوە لە پرسیاری یەکەمەوە دەست پێ بکەم ئەوەی کە هێزەکانی سەر بە ئەمریکا لە عێراقاکیان وازەحە بە بڕای من هێزە سونەکان هەموو ئەوەی کە بەڵێن ئیسلامی سیاسی سونە
هەموو ئەو هێزانەی کە پارتی دیموکراتی کوردستان ئەمانە توان بڵێم لە جەبهەی ئەمریکا زائید مەسەن بە جۆرێکە توان بڵێم سەدر ئەوانە هەمویان لەم جەبهەیە توانین هینی بکەین ئەگەر ڕاستەوخۆش مەسەن وەکو باڵێ نفوزی ئەمریکا سیر نەکرێن ڕاستەوخۆ بەڵام لە چوارچووی بلۆکبەندی ئەوان چکە ئێمە ئەوە بزانین کە ئەمریکا تەدەخلی ئەمریکا لە عێراق و لە ناوچەی خەلیجا لەوەیە کە لە ڕێگەی دەوڵەتە عەرەبیەکان لە ڕێگەی سعودە لە ڕێگەی ئیماراتە تا بە جۆرێک پەیوەندی خۆشکردن لەگەڵ حکوومەتی تازەی سووریا تیرۆریستی ئەحمەد شەرع ئەمانە ینی بە جۆرێک مەسەن ئەمریکا لە ڕێگەی ئەمانەوە هاتووە لە ڕێگەی با بڵێن ناسیۆنالیزمی عەرەبی حاکم لە مەنتیقا هاتۆ کە بە جۆرێک ئەم ئیسلامی سیاسی سونەیە خۆی درێژکراوەی ناسیۆنالیزمی عەرەبی عێراقیە بەڕاست ئەمانە ئەوەن بەڕای من بە جۆرە بزوتەوەی سەدر ئەتوانێت بچێتە ناو ئەم جەبهەیەوە ئەمانە هێزێکی بڵێن ئیسلامی نیشتیمانی شیعە کە لەگەڵ جەبهەی ئێرانە دوورکەوتۆ ماوەیەکە هەرچەند ئێستا کاریگەریەکەی نوعما دەرناکەوێت لە سیاستی عێراقا بەڵام ئەمانە توانێت لەسەر ئەو جەبهەیە حسابکرێت کە ئەمریکا لە پشتیەوە ساواتە تورکمانەکان و هێزەکانی سەر بە تورکیا ئەتوانین بڵین لەو جەبهەیان وە پارتیش بە دەرەجێکەمانە بەڵای من ئەو کوتێنەوەی کە لە بەرامبەری ئەوانە بەڕامە هێزەکانی ئیسلامی سیاسی شیعەیە حەشدی شعبی ئەمانە بە جۆرێکیش ینی یەکێتی بەیناوبین یەکێتی ناتوانێت بکەوێتە بەرامبەر بە ئەمریکا بەڵام بەڕای من زۆرتر وەکوتم لە جەبهەی ئێران حسایی بۆکرێت ئەو هێزانەی کەین ئەوەی کە ئەوەی کۆرمەر من ڕاستەکەی تامان تحقیقاتێکی ئەوەی حتمما ئەمە ڕووداوە کە بێ تحقیقات بکەین مەسەڵەن من ناتوانم لە خۆمەوە باڵێن ڕمەڵێ بەم بڵێم کە ئەوە کێرێ بەڵام بەپێی هەموو تحقیقاتانی کە کراوە بەپێی بەرژەوەندیەکان کە کەیسان توانێت تەسەوری بکە بۆکو باسەکرێت ینی ئەوانەی کە هێرشەکەیان کردووە لە منطقەی دووسقوماتەوە و کەمانە زۆرتر میلیشیاکانی حەجی شعبی میلیشە ئێرانەکانی لێیە و احتیمالی ئەوەژەیە کە مەسەڵەن ئەمە پەیام بێ بە حکومەتی هەرێم و بە یەکێتی و پارتی بەتابەتی بە پارتی کە هەر جۆر نزیککەوتنەکان لە تورکیا لە ئیسرائیل لەمانە ئێمە هینەکەین و ئەمەش ناوبەناو ئەم پەیامە گەیشتۆ بۆ هەولێر مەسەڵەن ساڵی پار پێرار مەسەن لە چەندی شوێنیانە ئێران بۆیەوە ناوبەناوی بەڕای من درۆن هێرشەکاتە سەر هەولێر مەسەن تقریبا بۆ سەرسێمانی یەک دوو جار ئەمانە من پێم وایە کە لە چوارچەوەی و پەیامانەی کە ئێران ئەوێ پیان بڵێ بە یەکێتی و پارتی بەتابەتی بە پارتی کە زۆر نەچن بەو دیواوە لە هەزار پامێکیشە بە جۆرێک بەڕام بە ئەمریکا ویسرائیڵە کە من دەستم ئەگات بەم شوێنانە مەسەڵەن یعنی ئەتوانم لێرە لە مەساڵحتان بم ینی پامێکە بەوانیش ئەوەی کە کاریگەری باڵێن کێشمە کێشە جیهانیەکان چ کاریگەریکەیە بە بڕای من دۆخی ڕۆژڵاتی ناوەڕاست و عێراق ناتوانانی بە دەربێ لەو کاریگەریانی کە هەیە لە بینی هێزە ئیمپریالیستەکانی جیهانە من ئەمێ بڵێم کە زۆر بە کورتی ئەوەی کە لە جیهانە ئەگوزەرێ ئێمە پێشتیش باسمان کۆ من بلانی بینی کۆمەڵی هێزی ئیمپریالیستیە لەسەر دابەشکردنی جیهان و لەسەر ئەوەی کە جیهان لە جیهانی یەقوتبی بە هەژمونی و بە ملهوڕی و بە باڵێن پۆلیسی جیهانی ئەمریکاوە بگۆڕێ بە جیهانێکی فرەجەمسەری کامەش یعنی دابشکردنی جیهان جارێکیکە لەبین یەقتابە ئیمپریالیستەکانی بۆرژوازی و گەر دیقەت بن لەمێک دوو ڕۆژە سیاسەتی استراتیژی ئەمنی حکومەتی یاڵێن دەوڵەتی ئەمریکا لان ترامپ ڕاگەنرا یەکێ لە خەڵەکانیان ئەڵێت کە ئێمە ئیتر نامانێت شوڕتی عالەم بین ینی بە جۆرێک ئەو ئەمریکاوە قبول بکە کە ئیتر ئیمکانی ئەوە نییە کە ئەو تەنها شوڕتی عالەم بێ یەکەم هێز بێ و هێزی تر هەیە مەسەڵ رووسیا هەیە چین هەیە ئەمانە خەریکن وەکو واقعیت سەر بەرزەکەنەوە بۆیە ئەم کێشمە کێشە ژەبی لەباری عسکەریەوە هەیە لەباری اقتصادیەوە هەیە مەسەڵ بەتابەتی چین لەگەڵ ئەمریکا یعنی چین لە هەموو شوێنە من لەو تارێکی پێشتری شاوتمە کە چین لە ئەمریکا لە ناوخودی ئەمریکاش ئەنی گەماروی ئابووری ئەمریکایە بەڕاست هەر ئێستا گەر دیقەت بن یەکێک لە ڕاگەیانەکانی ترامپ ئەوەیە کەڵێت نیوەگۆی ڕۆژاوای زەوی ئێمە بێ بۆ ئێمە بێتە دەخلاتی تیان نەکرێت جۆرێک پەیامەت بە چین کە تۆ نابێ بێتە ئێرە ینی ئەمریکای لاتینی و پەنەما و ئەمریکای مستاوەمانە ئەمە ئەڵێ مڵکی منە و لە زەمنی دابشکردنەوەی دنیای ئەمە بەرمنەکەوێت یعنی ئێوە وا بڵێت ئەگەر ئۆکرانیا بە رووسیا گەر بەعزە شوێنیا بە رووسیا چزانم ئەگەر قوبوڵێکان مەجموعی شوێن بۆ چین بێت ئەڵێ مەسەن بۆ منیش ئەمە ینی بە جۆرێک بەڵێ بەس هەتا شەرقی ئەوسەد بەڵام ڕۆژاتی ناوەڕاست لە هەزارەمە کێشێکە مەسەن ئەمریکای تایە چینی تایە بە جۆرێک رووسیا کە ئەمانە لە هەزار کێشمە کێشەکەن و حتمەن ئایندەی ناوچەکە بەسراوەوە بە کێشمە کێشێوانم کێشمە کێشە بە شەڕۆژە تەواو نابێ ئەمە سەرەتاکانتی کەڵم بە جۆرێکە توانڕێم ئەمریکاش قبولی کۆ کە دنیای فرەجەمسەری هەیە بەڵام ئەم پرۆسێ ڕەنگە چەند ساڵێکی تەبخانە تا بە تەواوی
یەکلایەکەوە ڕەنگە لە زۆر شوێنی دنیاشان نقاتی کێشمەکێش بمێنێت کە ئەم هێزانە سەری ساغ نەبنەوە کە دابەشکردنەوە بەردەوام وەکو باڵێن نقطەی کێشمەکێشی بین ئەم هێزانە بۆ دەورانی زیاتریش درێژە کێشە بمێنێتەوە. دوا پرسیارم لەسەر جەماوەری خەڵکیە جارێکتر بگەڕێمەوە بۆ چاوپێکەوتنەکەی مانگوشتێ بەر لە ئێستامان ئەو وەختەوتێکم هێزانی کە دەگەنە پەرلەمان هیچیان جێگەی چاوەڕوانی نین کە لە بەرژەوەندی خەڵکیە هاوکێشەکە هەڵکێشنەوە. ئێستا قسەیەکتان هەیە دوای ئەنجامی هەڵبژاردنەکان و ئەکرێ چاوەڕوانی ڕووی لەکام لایەنی هەڵبژاردووی پەرلەمان بێت. من پێم وایە کە ئەوانی کە ئێستا دەنگیان هێناوە و بەحسا بڕیاردرن ینی ئەویان سەلمان کە پێشبینەکەیمە دروستە چکە بەڕاستی ئەو هێزانی کە وەکو بەرەنجامی دەرچوون و بردنەوەی انتخابات هەن هێزەکانی ناسیۆنالیزمی کوردن هێزەکانی ئیسلامی سیاسی شیعان هێزەکانی ئیسلامی سیاسی سونەن و ئەو هێزانان کامیان دیفاع لە سیستمی موجود دەکەن لەو سیستمی کە ئێستا ئێمانە دابەش بوون بەسەر ئێران بەسەر ئەمریکا بەسەر تورکیا بەسەر دەوڵەتە عەرەبیەکان و ئەمانە دیفاعن لەم سیستمە کردو کە تا ئێستا هەیە دیفاعی لێکەن دیفاعی لە بەرگری لە چەوسانەوەی چینایەتی لە چەوسانەی کرێکار لە بێ حقوقی لە بێ خزمەتگوزاری لە نەبوونی یاسای کار لە نەبوونی بیمەی بێکاری لە نەبوونی ئازادی لە نەبوونی خزمەتگوزاری تەندروستی لە هەموو کارەساتانی کە تا ئێستامانە لە ماوەی 30 ساڵ و 20 ساڵی حکومەتی ئەمانەیە بووە بەسەر خەڵکی عێراق و کوردستانەوە ئەمە هەمان شتیانی من پێم وایە ئەو هێزانە هەتا گەر دیقەت بی ینی ئەمانە چ لە بەرنامەی انتخاباتیانە شتێک نەبوو کە باسی دۆخی ژیان و ئەمنێت و سەلامەتی وینی خەڵکی عێراق و کوردستان بێ و ئێستش کێشمەکێشەکان خۆ لەسەرەوە نییە کامیان خزمەتگوزار کامیان دیقەت بە بەچەند ئەوەی کەسەر بە ئێرانە ئەوێت نفوزی ئێران لە ناوچەکە بەخۆتکە لە حاکمیەتا بەخۆتکە ئەوەی کە نفوزی ئەمریکا دەخاتگەری ئەمریکا تەمینکە خۆیکی باسیەوە نییە کە ئایا بەڕاستی ژیانی خەڵک باش دەکەن ئەو کوتانی کە دروست دەبێ مەسەن پلاتفۆرمەکەی چییە بەسەر کارەبا چی بەسەریەت خزمەتگوزاری چی بەسەریەت تەندروستی چی بەسەریەت معاش چی بەسەریەت بیمەی بێکاری چی بەسەریەت دەسەبری کۆمەڵاتی چی بەسەریەت مافی کەمەندامان و خاوەنپێدای ستابەت چی بەسەریەت مەسەلەی کورد چی بەسەریەت مەسەلەی هەموو ئەو کێشانی کە لە وڵاتە هەیە بێمەسکەنی و نەبوونی شوێن و گرانی ئەمانە چی بەسەریەت کێشەی ئاو و کارەبا و گاز ومانە لە کوردستان و لە عێراق چی بەسەریەت کێشەی نەبوونی ئاوی خواردنەوە کێشەی وشکە ساڵی هەتا خەتەریەوەی کە مەسەن لە عێراقا ممکنە مەسەن ئەسەن جەفاف ڕووباکە کێشەی ئاو دروست بێت ئەمانە هەمووی هیچ ئەمانە هیچی ئەو کێشانە نین کە خەریکە حکومەتی داهاتی ئەم حکومەتی عێراقی لەسەر پێگەی ئەم کوتلانە خەریکە شەڕ لەسەر ئەوواکەن گەورەتی کوتلە دروستکەن بۆی خزمەت بە خەڵکە ئەوان گەوتی کوتلە دروستەکەن بۆی کەنوێنەتی دەخالەتی ئێران و ئەمریکا بکەن لە عێراقەوە چۆن وەکو مەجموعەیەک مافیا بە پشتوانەی دەوڵەتانە داهات و سەرۆتی عێراق وێرانەکەن مەسەن عێراق وڵاتێکی دەوڵەمەنە بە ملیار لە نەوتۆ فرۆشراوە بە ملیار دۆلار کەس نازان چی بەسەر هاتووە لە کاتێکا خزمەتگوزاری لە سفرایە یعنی عێراق لە ڕیزی وڵاتانی گەندەڵا لە پێشەوەی وڵاتانی گەندەڵە لە کاتێکە ینی سەرۆتێکی زۆرە و لە کاتێکە خەڵک لەناو عێراقا لەناو بەغایە لەناو قومامەی خەوش و خاڵ و زبڵدانەکانە خەڵک ئەگەڕێ بۆ بەشە لە خەڵک گەڕێ بۆ خواردن یعنی بۆیە من پێم وایە کەمانە یعنی بەڕاستی تەجسید و بەرجەستەی هەمان و دۆخەنە هەموارەکەن کە خەڵکی تیا بووە و ئەوەی کە چۆنە ماگۆرە بەڵام جاریکە دەخاتی خەڵکە ئەزانین چۆنە انتخابات تەواو بوو بەڵام خۆ خەڵک خەباتی خەڵک تەواو نەبوو خۆ خواستەکانی خەڵک تەواو نەبوو خۆ خەباتی خەڵک تەنها بە بەشداریکردن یانەکردن لە انتخاباتە تەواو نەبوو خەباتی خەڵک هەرەوە نەبوو بایکۆت انتخابات کە خواستی هەیە داواکاری هەیە بۆیە من پێم وایە کە تەنها ڕێگەیەک بۆ ئەوەی کە هەر ئاڵوگۆڕێکی سیاسی لە دۆخی ژیان و گوزەران و دۆخی سیاسی و ئازادیەکانی خەڵکی عێراق و کوردستان بێت بەسراوەتەوە بە دەخاتگەری خەڵکەوە لە مەیدانەکانی خەبات لە هەموو مەیدانەکان لەوانەش هەتا لە مەیدانی انتخابات بێ بچی یەخیانگی لە پرۆسەی انتخابات بچی یەخیانگی شەڕیان لەگەڵکەی پلاتفۆرمی خۆ بەریت وە تەحەدایان بکەیت لە دوای ئەوەش ئێستا کە انتخاب تەواو ئەبێ بە بڕوای من بڕۆیت ئەم شەڕە بکەی و ئەم شەڕە لەسەر جادەکان و لە کارگەکان و لاوەندەکان لە دامەزراوەکان و لە گەڕەکانە و لە ناو ساحەکان و مەیدانەکانی شارەکانە درێژەی هەیە من پێم وایە کە تەنها فاکتەر و هێزی ئاڵوگۆڕبەخشی سیاسی لە کۆمەلگای عێراق کوردستانە خودی دەخالەتی جەماوەرە بەڵام دەخالەتی هوشیارانە دەخالەتی ڕێکخراو دەخالەتێک کە لە دەوری پلاتفۆرمێکی سیاسی و لە دەوری هێزێکی سیاسی شۆڕژگەر بێت نەک لە دەوری هێزێکی ئیسلاحخواست
هێزێکی مەسەلەوانی کە دیفاع لە سیستمی موجود دەکەن و بە جۆرێک لە جۆرەکانیانێت سیستەوە کە پینۆ پەڕۆک. محسین کەریم سەری بڵاوکراوەی ئۆکتۆبەر زۆر سپاس لە بەرنامەکانی وشەی پێشنگ تیڤیدا ئامادە بوون. سپاس بۆ ئێوە زۆر بژین. عزیزان لە سەرەتادا بڵێنماندا کە ئەو سەرنجی پێشەنگە تایبەت بە کارەساتە سروشتیەکان و جیهانی چینایەتی بەخش دەکەینەوە، بەڵام لە پۆڕە کۆمەڵاتیەکانی پێشەنگ تیڤیدا بڵاوبوون و هەر ئەم ڕۆژارێکی تر لە پێگەی فەیسبووکی پێشەنگ تیڤیدا دابەزیوە، لە یوتیوب و ئینستاگرام و تیکتۆکیش دادەنرێتەوە، بۆیە ڕەنگە ئەو ماوە کەمە لێرەدا بەکار نەهێنین بۆ ئەو دۆکومنتە دووبارە تەماشایکەینەوە. لێرەدا کۆتایی بە بەرنامەکانی ئەم شەو بێنین و تا هەفتەی ئایندە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەر شاد و سەرکەوتوو بن.